بابەتێکی گرنگە کە زۆر جار ئێمە چینە ناو بازاڕی هەولێر بازاڕەکانی سلێمانی هەر بازارێکی دیکە بێ کە بمانەوێ هەر دۆلارێ بگۆڕین باسانی دەستمانەکوێ یاخو زۆر جار گەشتیار کەیەتە هەرێمی کوردستانەوە و بە گشتیش عێراق هەر پارەیەکی پێبێ لە وڵاتەکەی خۆیەوە ئەتوانێت معامڵەی پێوە بکە کەمە زۆر دەگمەنە لە هەر وڵاتێکی تر ڕووبات کە توی هاوڵاتی لێرە ئەگەر سەفەرکی بۆ تورکیا خو ناتوانانی دینار بەکاربێنی لە دوکانەکان مامەڵە بە دینار بکەیە بێ پارەی ئەوان بەکاربێنی لیری تورکی بەکاربێنی پێشڕۆختە بێ پارەکە کردبێ بە لیرە یان ئێران یان ئەچیتە ئیمارات بە هەمان شێوەیە ئەگەر لە حاڵەتێکا دۆلار بەکاربێنی ئەوش قازانجێکی زیاتری هەیە ئەم بابەتە گرنگە بۆیە لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران قادر باسیەکەم کە پسپۆڕی داراییە لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمە بێت دکتۆر سلااوت لەبێت ئەم کاتت باش. دکتۆر زۆر جار لە زۆرێک لە وڵاتان کاتێککە بازار وەکوتم تەنها بێ پارەی ئەو وڵاتە و پێبێت ئەگینا ناتوانانی هیچ کاڵایەک بکڕی بەڵام بەپێی و راپۆرتێک کە هاوکارمان کردبووی ئازەر راپۆرتێکمان بینی پێشتر بینیمان لە بازارەکان یاریمی کوردستان دراوی نزیکەی 100 وڵاتیش کاری پێکرێت و ئیشی پێکرێەوە توان بە ئاسانی مامەڵی پێوە بکەن جا ئەمە بەڕای تۆ باشە یا خراپە؟ بەڵێ ڕاستەکەی مامەڵەکردن بە درایترەوە لە ناو خۆی وڵات بۆ ئەوەی کە مەعاملەی پێ بکرێت نەک بۆی کە کڕین و فرۆشتنی بۆ بەدراوەکەەوە بکرێت و برێتە دەروی وڵات ئەگەر مەعاملەی پێ بکرێت ناوخۆی وڵات ئەوە خراپە بۆ نمونە بەکارهێنانی دۆلار لە ناوخۆی وڵاتە بۆ هەنێ لە مامەڵەکان کە ئێستا بەکارێت لە ناو هەرێمی کوردستان و لە عێراقش بەکارێت کە ئەمە شتێکی خراپە چکات ئەسیر لە سیاسەتی خواست لەسەر ئەو دراوی لۆکاڵی کەمەکاتەوە کە خواستی کەم کردەوە بەڕاستی کێشە بۆ دراوەکە کەم یعنی کێشە بۆ دراوەکە زیە ئەکات واتە بۆ دراوی ناوخۆ زیاکە بۆ نمونە ئەگەر ئێمە بین مامەڵەی هەم سیارە و هەم خانوبەرە و زەوی کە ئەبینین لە کوردستانە وایە بە دراوی دۆلار بێت بێگومان کاریگەری خراپی لەسەر دینار دروستەکات بەس ئەمە بۆ بە کەلتور لە ناو وڵاتی مای بۆ بە کەلتور کە ئەو دراوانە بەکار بێت هەنێک لە دراوەکان بەکار بێت بە زیاتر دۆلار بەکارێ ئەمە بە ئەم قسەش بکەین ئێمە زیاتر دۆلار بۆ مامەڵەکان بەکارێنین بەڵام دراوی تریشمان هەیە کە لە ناو هەرێمی کوردستان و لە ناو عێراقیش هەیە کە مامەڵی پێواکرێت بەس مامەڵی لە نێوان دراوەکانە پێکرێت نەک کڕین و فرۆشتنی ئەو ممتلەکانی کارتانەی کە لە ناو دەوڵەت لە ناو وڵاتێکی خۆمانە هەیە بەڵام ئەوەی کە ئێستا جۆم لێ بوو زیاتر لە 50 دراو لە ناو هەرێمی کوردستان یا لە هەولێر کە بینیمان زیاتر لە 50 دراو هەیە کە مامەڵی پێوە ئەکرێت دراو بە دراو تۆزێ ئەوەش لە وڵاتانی تر زەحمەتە و یعنی ممکن نییە جێگەی دکتۆرەوە سوودی هەیە بۆ ئابووری هەرێمی کوردستان تورکیا و ئیمارات نەخێر سوودی نییە ئەگە بە هیچ شێوەیەک ئەمە سوودێکی وا نابینێ نەک سوودێکی وا نابینە زەرەر ئەگەێنێ بۆ نمونە بازەکان ئەچێت شتومەک لە دەرەوەی وڵاتەوەێنێ ئەو ئەبێت لە ڕێگەی سیستەمی بانکیەوە ئەو پارەیە تەحویلکە بەڵام بەڕاستی لەلای ئێمە وان نییە ئەبێ بازرگانەکە بەشێک لە بازرگانەکان ئەچن لە ناو بازاری دراوەکە ئەکردنەوە بۆ شێوە تەحویلەکان یان دیناری عراقی ئێن بۆی کە دراوەکەیان بنێ لە وڵاتە یانە بۆی کە پەیمێنتیان بۆ بن یعنی بۆیان دەفعکەن ئەو پارەیان بۆ دەفعکەن کە ئەوان ئەو شتومەکەیان لەو دەوڵەتانە کڕیوەیە لە بەڵام دکتۆر ئەمە لەلایەکی کەوە کە بانکی ناوەندی ئەو بڕە پارەی پێویستە بیخاتە بازاڕەوە ئەو بڕە دۆلاری کە بازرگان پێویستێتی لە ناو بازاڕە نایخات کەواتە ئەمە جێگرەوە نابێت بۆ ئەو فەراغە نەخێر لەبەر ئەوەی کە ئەسم بانکی ناوەندی بۆ بازرگانیکردن بە کاش پارە ناخاتە بازارەوە و بازرگانەکانیش پێویست ناکە بە کاش بێن پارە بکڕن لە ناو بازارە ئەمەی کە هەیە بەڕاستی ئەم شتە بەڕاستی لە دەرەوەی ئابوووریە و ئەم تەحویلاتە ئەم باسی تەحویلاتی خارجیەکەین باسی ناوخۆ ناکەین جاگە ئەتوانین بینە سەر ناوخۆش بزانین ناوخۆ چی بکەن ئەو باسی ئەو بازرگانەکەین کە شتومەک لە دەرەوە هێنێت پێویستی بە درا بەڵێ عەفوەن کەواتە سوودی بۆ کێ هەیە کە زیانە بۆ ئابووری کێ سوودی لێ بینێ لەم هەموو جۆرە دراوە و ئەم گۆڕینەوەی دراوە جیاوازانە لە کوردستانە بەڵێ ئەو بازرگانانە سوودی لێ بن کە کڕین و فرۆشتنی پێوەکەن تەنانەت ئەو بازرگانە سوودی لێ نابینێت کە پارەکە تەحویلەکات بۆ مەبەستی بازرگانی یعنی تۆ پارە تەحویلەکەی بۆ مەبەستی بازرگانی چونکە ئەو لەوانەیە بێتە ناو بازارەوە بازاری با بڵێن ئەوی پێڵێن بازاری ئازاد با بڵێن بازاری دراوەکە بە نرخێکی گرانتر بەراورد بە بانکی مرکزی بیکڕێت بۆ نمونە ئەگەر هات و ڕاستەخۆ دۆلاریش نەکرێت مەسەلەن
درهمی ئیماراتی کرێ حتا کە درهمی ئیماراتی بکرێ بە چی کرێ یا بە دۆلاری کرێ یا بە دیناری کرێ حتا کە بە دینار و بە دۆلار بەهاکیان بیکرێ بە دۆلار بیکرێەوە بە سعری بازاری کرێ کەواتە دۆلارەکە بە سعری بازار باش ئەی دکتۆر کامەران دینارەکەش بە هەمان شەوە ئەیشکێنەوە بە دۆلار بۆ نمونە کەسێک لە ئەڵمانیاوە پارەی بۆ نێرن یۆرۆی بۆ نێرن لێرە ئەگەر بچێ بە فەرمی بیگۆڕێتەوە لە ناوبانقا ئەوە بەردەوام لە هەر 100 یۆرۆیەکە 20,000ێکی فەرقە بێ بۆ ئەو بەڵام ئەگەر لە بازاری ئازاد لەو بازاڕی کە هەیە و ئێمە باسیەکەین ئەو زەرەرە ناکات کەواتە ئەمە سوودی نییە ئێستا بە ئەو بۆ ڕوونکەمەوە ئێمە باسی تەحویلاتمان کە لێرەوە پارە بچێتە دەرەوە کە لێشەوە پارە تەمان ئەگەڕێتەوە بۆ ئێرە بۆ کەسە زەرری هەیە کە چی ئەبێت کە ئەگەر هاتوو بە فلتەری بانکی مرکزی بێنێت مشکلەکە چیە مشکلەکەوەیە بانکی مرکزی عراقی ناتوانێت دراوەکەی خۆی فیکسکە ئێمە یعنی ثابتیکە جێگیریکە بانکی مرکزی لە $100 بە 132,000 بەڵام لە واقع ناتوانێت جێگیری بکە لە ناو بازارە لە ناو واقع ناتوانێت جێگیری بکە بۆیە ئەو فەرقە دروست بوو بۆیە ئەگەر یەکێک لە دەرەوەی وڵاتەوە پارەی بۆ بێتەوە بۆ ناو خۆی وڵات قازانجەکە ئەگەر هاتوو بە چی بێت بە فلتەرێک خۆ بە بانکی مرکزی بە بانکەکان نابێت ناتوانێت بە 150 بیگۆڕێتەوە ئەبێ بە 132 بیگۆڕێتەوە بۆ ئەگەر $100 بۆ بێ بە هەمان شێوە 100 یۆرۆ بە سعری بازار ناتوانێت بیگۆڕێتەوە بە سعری بانکی مرکزی عراقی بیگۆڕێتەوە بەڵام ئەوەیە کە ئێستا یەت بۆچی ئەو کەشەیە دروست بووە لەبەری کە بانکی مرکزی نەیتوانیوە سعری دۆلار لە ناو هەرێمی کوردستانیا لە عێراق جێگیر بکات بۆیە کە ناتوانێت جێگیری بکە ئەو کەسێک کە پارەی بۆیەتەوە باشە ئەو بانکی ناوەندی نزیکەی 2 ساڵەیەوێ کە مامەڵەی دۆلاری کاش سنووردار بکات بەڵام ئەوە تا بەس لە ناو بازاری هەولێرە ڕۆژانە مامەڵە بە 20 ملیۆن دۆلاری کاشەوا کرێ کەواتە ئەمە نیشانەیە بۆ شکستی سیاسەتی بانکی ناوەندی لە ڕاستێ بانکی ناوەندی کاتی خۆشی وتومە بە هیچ شێوەیەک ناتوانێت بەم شێوازە و بەم شەرت و مەرجانەی کە ئەمریکا بۆی داناوە دۆلار لە سعرێکا سابت بکە یعنی ئەگرێت دۆلار بەرز بێتەوە ئەگرێت تۆزە نزم بێتەوە بەس ناتوانێت جێگیری بکات لە نزیکی 132 ناتوانێت بیکا بە 134 ئیلا لێک حاڵەتانە بێت کە ئەمریکا و عێراق هەموو ئەو شەرت و مەرجانی ئەمریکا دایناوە جێبەجێ بکە عێراقیان ئەمریکا واز لەو شەرت و مەرجانە بێنە و عینەن نفسی پێش ساڵی 2022 دەستکا بەناردنی دۆلار بۆ عراق غیری ئەوە عراق ناتوانێت بە هیچ شێوەیەک نرخی دۆلار جێبەجێ بکات لەبەرەوەی کە بەڕاستی هەیمەنەی ئەمریکا زۆر زاڵە بەسەر ئەم بابەتەیە باشە دکتۆر بانکی ناوەندی بەنیاز بوو کە سەرەتای ئەم ساڵ ئیتر دەستبەرداری سەکۆی ئەلکترۆنی بێت بەڵام ئێستا بڕیارەکە بۆ سەرەتای ساڵی داهاتوو دواخراوە هەر درێژیەکەنەوە پێ وایە کە هۆکاری ئەم دواخستنە چی بێت یعنی بانکی ناوەندی دەتوانێت ئەو پلانی جێبەجێ بکات یاخود پێی ناکرێت بۆیەوە نەدوایە خات لە ڕاستیە بۆی ناکرێت یعنی ئەمریکا کۆمەڵێک شەرت و مەرجی بەداناوە ئەوی ژەبێ پێویست ئەو شەرت و مەرجە جێبەجێ بکات هەرچەند ئەیهێنێت و ئەیبا ئەو شەرت و مەرجانەی بۆ جێبەجێ نابێت ئەگە ئەو شەرت و مەرجانەی ئەو جێبەجێ بکات حاڵەتی تر ڕوئەیەت مەسەلەن ئەکرێت بازرگانیکردن لەگەڵ چەند دەوڵەتەکە کەم بکاتەوە ئەویی زەحمەتە بۆ عێراق بەڕاستی بازرگانیکردن لەگەڵ چەند دەوڵەتەکە کەم بکاتەوە نەک تەنها ئەوەی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریشەوە هەر زەرەرە ئەو بازرگانیکردن لەگەڵ ئەو چەند دەوڵەتەی کە ئەمریکا نایەوێ عراق بازرگانی لەگەڵا بکات بیوەستێنە لەبەرێک ئاسی گشتی نرخان بەرز بێتەوە بەس بەڕاستی لەو دەوڵەتانی کە عراق بازرگانی لێ کات ئەتوانین بڵێن ئەو شتومەکانە بە نرخێکی زۆر هەرزانێتە خاکی عراقەوە ئەگەر وانە بێت ئەبێ بە نرخێکی گران بیکرێت لە دەوڵەتانی تر یعنی تۆ ئەبێت یا دۆلار بە بەرزی ئاوا بێنێتەوە یان ئەبێت چی بێت یان ئەبێت ئاسی گشتی نرخەکان بەرز بێتەوە دۆلار نزم بکرێتەوە بەس لەو حاڵەتە ئاسی گشتی نرخەکان بەرز بێتەوە لەبەرێک کە تۆ لەو دەوڵەتانی ترەوە کە ئەیەنیت و کە ئەمریکا پێی ڕازیە نرخی ئەو شتومەکانە گرانە یا ئەبێ بچیت لێ دەوڵەتانە بێنی بە گریانی بفرۆشرێت یان دۆلار وا بە بەرزی ئەمێنێتەوە هەتا ئەو کاتی ئەمریکا دەستبەرداری مەرجەکانی خۆی بێت خۆگەر هات و ڕۆژە لە ڕۆژان ئەمریکا دەستبەرداری مەرجەکانی خۆی بوو ئەوە ئەکرێت دۆلار بگەڕێتەوە بۆ حاڵەتی نزیکی سعری بانکی مرکزی بەڵام ئەگەر وانە بێت هەر بەم شێوەیە مێنێتەوە و ئەکرێت ترسێکی شەبێ بۆ خراپتریش نیگەران لە سیاسەتی پێم خۆشە ئابووری و دارایی عراق پێم خۆشە هەر ڕاوبۆچوونی بەڕێزە وەربگرم کە وەکو پسپۆڕێکی دارایی و ئاگاداری ئەو دۆخەی کە ئێستا $100 لە نزیکی 150,000 چییە بێ لە داهاتوانی هیچ نابوو ئەم ساڵ ئەم 150,000 بەکوێگە کەمتر دابەزێ زۆرترە بێ بەڵێ لە ئێستاە ئەمریکا تا ڕادەیەکی زۆر دەستی شل کردووە بەرامبەر بە عراق و ئەوێت ئاسانکاری بۆ عراق
بکات زۆر و ئاسانکاری زۆریشی بۆ عێراق کردووە کە ئێستا دلار بە 150 ئاسانکاری یەکجار زۆری بۆ عێراق کردووە ئەجینە ئەو شەرت و مەرجانی کە ئەو هەیە تێگە جێبەجێ بکرێت زۆر زەحمەتی عێراق بتوانێت لە 150 دلار ڕاگرێت. ئەجا هەڵبژاردنەکانی ئەمریکا کاریگەری هەیە. ئەمریکا یا با بڵین دیموکراتەکان ئەیانەوێت بارودۆخی عێراق لە ئێستا تێک نەچێت دیواتە هیچ کێشەیەکی سیاسی و ئابووری نەک لە عێراق لە ناوچەکەی ڕوونەیە هەتا هەڵبژاردنەکان کۆتایی پێێت کە مەسەلەن لە مانگی 11 دوای ئەوە ڕەنگە لە سەرای ساڵی داهاتووە ئەمریکا بەخۆیان بچێتەوە و بەرامبەر بە عێراق دیسانەوە هەموو ئەو تەصفیح حساباتانێک کە هەیە بیکاتەوە پیاە بچێت بەو شەرت و مەرجانە بچێتەوە کە عێراق تا چەندێک توانێتی ئەو شەرت و مەرجانی ئەمریکا جێبەجێ بکات لە سیاسەتی دارایی و دراوی خۆیە. باشە دکتۆر کامەران قادر پسپۆڕی دارایی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵ مامبووی سوپاس بۆ بەڕێستان.